ڕێگریت لێکراوە خۆت بیخەرە ڕوو فەرموو نا ڕێگریمان لێ نەکراوە ئێمە دەمانەویست بچینە بەردەم بارەگایەکە ئێستا هیچ کێشە نییە دیارە لێر بارەگای بزوتنەوەی گۆڕان کە ویستیان بێنەوێندەرە ئێستا دوور خراونەتەوە بەڵێم ئەو بەرامبەرم بارەگای بزوتنەوەی گۆڕانە ئێمە دەمانەویست بچینە بەردەم بزوتنەوەکە بارەگاکە دیارە لە ئێستادا تەنها هێزەکانی پۆلیس هێزەکانی سالاشە مەدەنیەکان هێزەکانی ئاسایش لێرن بارەگانەکە دەپارێزن لە ئێستادا هیچ شوێنێک پێوە دیار نییە کە هێرش کرابێتە سەری بەڵام چەند کەسێک ویستیان هێرش بکەنە سەر بەڵام لەلایەن هێزەکانی سالاشی مەدەنی و پۆلیس ئاسایش دوورخرانەوە ئێستا هیچ بەرپرسێک و ئەندامێکی و لایەنگرێک لە ناو بارەگاکە نییەوە کارەبای بارەگاکە کوژاوەتەوە دیارە کەمێک پێش ئێستا بەڕێبەری پۆلیس بەرپرسی ڕاگەیانی پۆلیسی هەولێر وتی ئەوان هاتوونە بۆ خۆیان مۆلیدەکەیان کوژادۆتەوە و کارەبایان کوژادۆتەوە ئێمە تەنها دیفاع لە بینایەکە دەکەین. بەڵێ شوان بەڵێ ئومێد وەک ئاماژەت پێدا کە لە ئێستادا بارەگاکە چۆڵە هیچ کەسێک نەماوە لەوێ لە ئێستادا لایەن ئەمنیەکان چی دەڵێن لەبارەی پاراستنی بارەگا حەزبەکانەوە بەگشتی لە هەولێر نەک تەنها بارەگای بزوتنەوەی گۆڕان لایەن ئەمنیەکان هەمویان لە ئامادە باشیدانە لێرە و ئەم سایدەی پێشی داخراوە و ئێستا ئەوە هێزەکانی سالاشە مەدەنیەکان و هێزی پۆلیس ئاسایشیش لێرەیە بۆ پاراستنی بارەگای بزوتنەوەی گۆڕان و سەرجەم بارەگاکان. بەڵێ دەمانەوێت دیمەنەکان بەگشتی ببینین و کەمێک پێش ئێستاش شوان دەمەوێت ئاماژە بەوە بکەم هەریەکە لە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر علی حوسێن بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستان کاکەمین نەجار هاتە ئێرە و داوای لەو کەسانە کرد کە چەند کەسێک بوون داوای لێکردن کە ئێرە سۆڵ بکەن و دواتر ئێرە سۆڵ کراوە ئێستا تەنها هێز ئەمنیەکان لێرن. بەڵێ دەمانەوێت دیمەنەکان ببینین دیمەنی بەردەمی بارەگای بزوتنەوەی گۆڕان لە هەولێر کە ئێستا هێز ئەمنیەکان لەوێن. بەڵێ ئێستا کامیرەمانەکەم ئاماژەی بارەگای بزوتنەوەی گۆڕان بکەی ئەوە بارەگاکەیە. بەڕێزانۆک پەیامنێرمان ئاماژەی پێدا لە ئێستادا ئەوەی کە دەبینرێت لە وێنەکاندا وەک پەیامنێرمان ئاماژەی پێدا هێرش نەکراوەتە سەر بارەگاکە بەڵام پێشتر نەمانتوانی بە وێنەوە بگوازینەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیامنێرمان ئاماژەی بۆدا کە جۆرە گردبوونەوەیەک هەبوو لە بەردەم بارەگای بزوتنەوەی گۆڕان لە هەولێر بەڵام ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسی هەولێر هاتوونەتە ئەو شوێنە و ئەو کەسانەی کە لە بەردەم بارەگاکەی بزوتنەوەی گۆڕانن دووریان خستوونەتەوە و داوای لێکردبوون کە لەوێ نەبوون ئەوەی کە لە دیمەنەکاندا دەبینی لە ئێستادا بارەگای بزوتنەوەی گۆڕان لە هەولێر چۆڵ کراوە چۆڵە وەک دەردەکەوێت لە وێنەکاندا. دەچمەوە دهۆک